حەقی خۆتەکە پێم بڵێ ڕاستگۆنە بووم لە نێوانمان کە ڕویشتم بەجێم هێشتی زۆر شت گۆڕا لە ژیانمان. حەقی خۆتەکە پێم بڵێ ڕاستگۆنە بووم لە نێوانمان کە ڕویشتم بەجێم هێشتی زۆر شت گۆڕا لە ژیانمان. تکا دەکەم ئەوە مەبە بەتەوەن بەرناوم مەبە ئەو قەدەرەی کە تێیکەوتوم لە ژیانە و لە مردنە. لەم ژیانە یەک جار دەمرم بەڵام بێت و سەد جار مردم ئاخ قەدەر تۆ چیت پێکردن. لەم ژیانە یەک جار دەمرم بەڵام بێت و سەد جار مردم ئاخ قەدەر تۆ چیت پێکردن. دەور و بەرێ تۆ کارێک بوو یەک ڕێگامان لێبوو بەدوو زۆر هەوڵمدا پێیان بڵێم بەڵام چی بکەم بێفایدە بوو. لێم ببوورە کە جێم هێشتی و کار من نیمیێ ئەوان بۆ. لەم ژیانە یەک جار دەمرم بەڵام بێت و سەد جار مردم ئاخ قەدەر تۆ چیت پێکردن. لەم ژیانە یەک جار دەمرم بەڵام بێت و سەد جار مردم ئاخ قەدەر تۆ چیت پێکردن. لەم ژیانە